ڕۆژاوای کوردستان لە ئەنجامی هێرشێکدا شەهید و برینداری لێکەوتەوە. باشووری کوردستان دڵی لەگەڵ ڕۆژهەڵاتە و دشکردەوەیان نیشاندا. ڕێگای هاتوچۆ لە نێوان 681 ناوچەی باکووری کوردستان داخراوە. سڵاوتان لەبێ، سومەیەم سێ هەواڵی پارچەکانی دیکەی کوردستانتان پێشکەشەکەم. هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایانگەیان لە ئەنجامی هێرشی دەوڵەتی تورکیا لەسەر ڕێگای قامیشلۆ حەسەکە ئەندامێکیان شەهید بووە و سێ کەسی دیکەش بریندار بوون. ڕاشیان گەیاندووە لەسەر ڕێگای قامیشلۆ حەسەکە لە نزیک گوندی گردیوان لە ئەنجامی بۆردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا ئۆتۆمبیلێکی هێزەکانیان کراوەتە ئامانج. لە ئەنجامی هێرشەکەدا ئەندامێکیان شەهید بووە و سێ کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی شەمە 20 مانگە ژمارەیەک لە کۆڵبەرانی خەڵکی ڕۆژهەڵات لەلایەن پاسەوانانی سنوورەوە بێڕێزیان پێکراوە و ئەشکەنجە و ئازار دران. خەڵکی باشووری کوردستان بە شێوازی جیاواز دشکردەوەیان نیشاندا و ئەم کارەیان ئیدا نەکرد. ڕێکخراوە مەدەنیەکان و چالاکوانانی هەورامان، هەڵەبجە، شارەزور، خوڕماڵ بە کۆبوونەوە و نووسینی ناڕازایەتیەکانیان ئەم کارەیان دژی بنەماکانی مافی مرۆڤ ناوبرد و ئیدانەیان کرد. هاوڵاتیان لەم کۆبوونەوەیەدا داوایان لە داواکاری گشتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم و سەرجەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی کرد لەسەر ئەم کارە بێدەنگ نەبن. ئەنجامدەرانی ئەم تاوانە ڕوبەڕووی یاسا بکەنەوە. هەر لە درێژەی ئەم پێشێلکاریانە ڕۆژی دووشەمە 22 مانگە کۆڵبەرێک بە ناوی هۆشیار مەحموودی بە تەقەی ڕاستەوخۆی پاسەوانانی سنوور لە ناوچەی تێلۆری شۆشمەی پاوە گیانی لەدەستدا. هەر پەیوەست بەم ڕووداوە کۆڵبەرێکی دیکەش بریندار بوو. میدیاکانی باکووری کوردستان بڵاویان کردوتەوە بەهۆی ئەو شەپۆ لە سەرما و بەفربارینەی ڕووی لە باکووری کوردستان کردووە، بەفرێکی زۆر لە پارێزگاکانی وان، بەدلیس، هەکاری و موژ باریوە. بە جۆرێک لە پارێزگای موژ زیاتر لە 9 میتر باریوە. ئاماژە بەوەش کراوە لە ئێستادا ڕێگەی هاتوچۆ لە نێوان 681 ناوچەی باکووری کوردستان داخراوە و ئەمەش کاریگەری لەسەر ژیانی دانیشتوانی باکووری کوردستان دروست کردووە. گرنگترین سێ هەواڵی پارچەکانی دیکەی کوردستانم پێشکەشکردن. هەر شاد بن.